هەر ئەندام پەرلەمانێک علمی بەوە هەبێت کە فڵان یاسایی دەری دەکا ئەوە پێچەوانەی شەرعی خوایە علمیشی پێ هەبێت و بە ئیختیاری خۆی بێت ئەو بڕیارە دەرکە ئەوە تووشی کوفر بووە و بە کافر دادەندرێ پەنا بەخوای پەروەردگار. بۆیە نەسیحەتم بۆ هەموو ئەو کەسانێک کە دەبن بە ئەندام پەرلەمان لە خوا بترسن نەک لە حیزب بترسن، لە خوا بترسن نەک لە حیزبەکەتان بترسن. یعنی بۆ نمونە کە بڕیاری حیزبت بۆ دێ ئەمڕۆ لە پەرلەمان دادەنیشن دەبێت کارێک بکەن مثلی و زەواجی مثلی و نێربازی ڕێگەی پێ بدەن. تۆ ئەگەر ذەڕەیەک غیرەت و کەرامەت و ئیمان و پیاوەتی تێدا هەبێ دەبێ بڵێ مادام پێچەوانەی شەرعی خوایە من نایکەم. با لە ئەندام پەرلەمانێتی دەربکری، با لە حیزب دەربکری، با موچەت ببڕدرێ، کورە با بکوژرەی شەهیدی ئینشاءالله کە ناشگاتە ئەوە براکەی من. بۆیە ئەی ئەو کەسانێک کە دەبن بە ئەندام پەرلەمان کاتێک کە قەڵەم هەڵدەگری یاسا دادنەی ئەو لایەنە ئەو جانیبەی کە بۆ ڕێخستنی کاروباری خەڵکە کە پێچەوانەی شەرعی خوانیە دەستت شل لە کاکە ڕێگات پێدراوە هەر بڕیارێک لە مەسلحەتی خەڵک بێ پێچەوانەی شەرعی خوانە بێ بیکە دەستت خۆش بێت. ئێمەش لەگەڵ ئەوەین کە ئینضیبات و ڕێک و پێچی و یاسا و نظامێک هەبێ بۆ بەڕێوەچوون پێچەوانی شەرعی خوانە بێ وەرە مەسلحەتی خەڵک بێ. بەڵام کە هەڵیان گرتی یا ئەمریان پێ بگرتی وەرە لە خانەکەی تر ئێستا بڕیار دەرکە کام خانەیە خانەی تەشریعی وەرە بڕیارێک دەرکە پێچەوانەی شەرعی خوا بێ وریا بە کافر دەبیت نەچی نەڵی کاکە من چی بکەم ئەمرم بۆ هاتووە. ئەمرت بۆ هاتووە یعنی ئەمرت بۆ هاتووە ئێستا تۆ دژایەتی خوا بکەی دەیکەی یعنی بە هەموو عەقڵی خۆت دەڵێی ئێستا ئێمە دادەنیشین یاسایەک دەردەکەین باشترە بۆ مرۆڤایەتی لە یاسای خوا لە شەرعی خوا. دەزانی خوا چێ؟ خوای گەورە ئەو خوایە کە تۆی لە دڵۆپە ئاوێک دروست کردووە، ئەو خوایە کە دەتوانێت بە یەک لەحظە بتکا بە مەیمونێک، بتکا بە بەرازێک، بتکا بە دڵۆپە ئاوێک، بتکات بە بەردێک. چۆن جورئەت دەکەی بەرامبەر خوا یاخی بیت؟ بۆیە هەرام ئەندام پەرلەمانێک یا هەر کەسێک لە هەر شوێنێک منسەبێکی بەدەستە با لە خوا بترسێ بڕیارێک دەرنەکا پێچەوانی شەرعی خوا بێت و دڵنیاش بن هیچ بڕیارێک کە پێچەوانی شەرعی خوا بێ لە مەسلحەتی میلەتەکە وڵاتەکە دانیە، لە مەسلحەتی مرۆڤایەتی دانیە ئەبەدەن. وا مەزانن ئێوە عەقڵەکەی ئێوە مهمتر و گرنگتر و بەرژەوەندیترە لە علمی خوا. خوای گەورە نەزانێ بەرنامە بۆ عەبدەکانی خۆی دانێ ئێستا جەنابت بێ باشتر دادەنەی وا مەزانە بە هەڵە داچووی